بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. عزیزانم، سلام و ڕەحمەت و بەرەکەتی خۆی گەورەتان لێبێت. جارێکی تر لە بەرنامەی گوڵستان لە کۆتاییەکانی مانگی پیرۆزی ڕەمەزان لە کەناڵی خۆشەویستی ئاسمانی پەیام بە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست گەیشتینەوە. خۆی گەورە تاعات و عیبادەت لە هەموو لای قبوڵ بکە ئینشا ئەڵڵا. ئەمڕۆکە 29 ڕەمەزانە. والله ئەعلەم، ڕەنگە بەیانی جەژن بێ، ڕەنگە دوو بەیانی جەژن بێت، بەڵام ئێمە هەست بە هەناسەی کۆتاییەکانی مانگی پیرۆزی ڕەمەزانەکەین. هەست بە کەمبوونەوەی ئەو قەرەباڵغی کە لە ڕۆح و لە هەستا دروسە بێت لەو باخە جوان و لەو گوڵستانە گەورەی کە لە نەستەکانمانە دروسە بێت، هەستەکەین وردە وردە کەمەکە. خی گەورە ئەم مانگەی لە هەموو لای قبوڵ فەرموو بێت و شادی کردبین بە شەوە مبارەکەکەی قەدر و بە وەرگیرانی یەک بە یەکی ڕۆژۆکانی ئەم مانگە پیرۆزەمان ئینشا ئەڵڵا. خۆشەویستانم، ئەمڕۆژ هەروکو ڕۆژانی ڕابردوو لە خزمەت کۆمەڵی مامۆسای بەڕێز و خۆشەویست و برای عزیز و خۆشەویستم مامۆسا جوتیار پێکەوە ئەڵقەی ئەمڕۆ پێشکەشەکەین و لە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویستا بین لەگەڵ تەواوی ستاڤی کەناڵی ئاسمانی پەیام کە بەردەوام کارەکەن بۆی جوانترین وێنە و دەنگ پێشکەش بە ئێوەی ئازیز و خۆشەویست بکەن. مامۆستا جوتیار سڵاوی خوا لێبێ. عەلەیکە سەلام و ڕەحمەتوڵڵاهی یاشەکیان دەنگ و باسی چۆنە؟ باشی برا. یاخوا سەلامت بێ یا ڕەبی، خوا لێ ڕازی بێ. سەلامت بێ یاخوا. بینەرانی بەڕێز و خۆشەویستی کەناڵی پەیام، ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش. ئەسەلام عەلەیکم و ڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه. وعەلەیکم السەلام. یا شێخ، هەرچی شتە جوان و باشەکان بووتی، جا من هەموو قسەکان لێ ئەگەڕێم بۆ خۆی. ئەمڕۆ ڕۆژی 29هەمین مانگی ڕەمەزانی پیرۆزە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێت: من صام رمضان إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه. هەر کەسێک ڕۆژووی مانگی ڕەمەزان بگرێ بە ئیمانەوە، ئەوە خوای گەورە لە گوناهەکانی پێشووی خۆشە بێیان. من قام رمضان إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه. جا لە پێشوازی جەژنی ڕەمەزانی پیرۆزین، بۆ بەرنامەی ئەمڕۆمان میوانداری سێ کەسی بەڕێز و ئازیز و خۆشەویستمان کردووە. هەر یەکە لە مامۆستا دیندار تەها قورئان خوێن، یاخوا بەخێر بێت سەرسەر و سەرچاومان. هەروەها مامۆستا ئەبوبەکری سەدیقی پێشنوێژ و وتار خوێن، بەخێر بێت سەرسەر و سەرچاومان. و هەروەها مامۆستا مەحموود کەرکووکی کە تەشریفی هێناوە، یاخوا بەخێر بێت. دەستەکەین بە پرۆگرامی بەرنامەکەمان. سەرەتا بە خوێندنی چەند ئاەتێکی قورئانی پیرۆز لەلایەن مامۆستا دینداری بەڕێزەوە. مامۆستا دینداریان ئەوە نازێت کێشی عەشەڕەیەکمان بۆ بخوێنیت و بەرنامەکەمان مبارەک بکەیت. یاخوا سەلامت بی. أعوذ بالله من الشيطان الرجيم. الحج أشهر معلومات، فمن فرض فيهن الحج فلا رفث ولا فسوق ولا جدال في الحج، وما تفعلوا من خير يعلمه الله، وتزودوا فإن خير الزاد التقوى، واتقون يا أولي الألباب. ليس عليكم جناح أن تبتغوا فضلا من ربكم، فإذا أفضتم من عرفات فاذكروا الله عند المشعر الحرام، واذكروه كما هداكم وإن كنتم من قبله لمن الضالين. ثم أفيضوا من حيث أفاض الناس واستغفروا الله، إن الله غفور رحيم.
فإذا قضيتم مناسككم فاذكروا الله كذكركم آباءكم أو أشد ذكرا فمن الناس من يقول ربنا آتنا في الدنيا وما له في الآخرة من خلاق ومنهم من يقول ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار أولئك لهم نصيب مما كسبوا والله سريع الحساب. ما شاء الله. صدق الله العظيم. ما شاء الله. ما وصل ما شاء الله طيب تبارك يقول الله. ما اشتبهت ان شاء الله يا اخوان سلامتك جايا شيخ مامۆستا دیندار ئەو مامۆستا بەڕێزەیە کە لە داخلیەکانی زانکۆی قلیاسان وابزانم چەندەم سێم ڕۆژی مانگی ڕەمەزان بوو بەرنوێژی بۆ هەندێک لە قوتابیەکانی داخلی کرد ماشەڵڵا دەنگدانەوەیکی باشیە بوو لە سوۆشیال میدیا. ما شاء الله ما شاء الله. یاخوا سەلامەت بی. موفقك يا اخوان. سەلامەت یا ڕەبی. چینە لای مامۆستاوە؟ بخزمەت مامۆستای خۆشەویستمانەگەی مامۆستا بەکری سەدیقی. مامۆستا گیان تەشریف بێنن لە خزمەتانین. قربان گیان خوا بەخێر بن. باشی مامۆستا گیان. یا ڕەبی بەخێر. مامۆستا گیان یاخوا بەخێر بی. خوا سەلامەت یا ڕەبی. خوا سەلامەت کە. والله قربان بيت أمر عفو ديما تمشي عفو ومصيح ليبان جشود هاني شيء أنا والله قربان به وابه يا أخوة بخير ما وصل جان يا أخوة بخير يا ربي خير يا أخوة سلام نقر رمضان مسقوتو ما وصل أيوة مشغول نزور برمضان والله ما شاء الله والله فموفقتك يا أخوة إيش كان تقبلين ما جاء رمضان ما شاء الله حتى كاروباري نيشكردن وجماعات جمعة وإثر قيام الليل برسياري خلقو جا وثار خيرنا وجمعة وجماعات والحاصل ما شاء الله بس الروبري هي زائدا اشتيكش مثلا خلق برسيارك خلق يعني داواكاري هي يعني زور شلبك بو خلقانك لمن كان كوانية ما جاء رمضان ما جاء رحمتها ما جي بزية ما جي خير وخيرات صدقاتها يثر أوان أو ثانش هي أصلا يا خبر خير ما إن شاء الله سلام ما وصل يعني ما حزكين جنابتان شيء فرمون وسنة إسلام شيء وقرآن وسنة بيغمري خاصة شيء ما في فرمية شون معاملة لقل ججنا بكين شون سردان بكين شو عبادتي لججنا هي شيء بكين باشر. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين وصلى الله على محمد وآله وأصحابه أمته أجمعين. سرتا من خوشحال دسان خور بفرصتك جوانا بتابتي وكباسان كرد أمرو بسنو مانجي رمضاني بيروزا لكوتاي داين إن شاء الله خوي فردقار تازمان كاتا ولا دوازجين إن شاء الله كوتاي بيناهينين أم عبادة هاي بردواما ديارة يما طمان برو ججن دروي جشن يشيك لا دروش ما هذا جوان ورازا وكان إسلام دو جشن مان هي طبعا جاوا بلين يشي اللي قوري جشن أويا ك أم دو جشن خوي بردقار دايناوا كبيغمبر صلى الله عليه وسلم لا فرمذيك أنا أشكري مال بمن دجير ثوا لفرمي بيغمبر الإسلام صلى الله عليه وسلم كهات مدينة سيدي كده خلقي شاري مدينة دو بوني قوريان هي يكي كان نوروزا لكاتي بهارة يكي كان مهرجان لكاتي بايزا دير طبعا وشتك هنا كي خواية أم برنامجي خواية ومنهجي خواية خوي بردقار ببيغمبر الإسلامي سفارد وبيغمبر الإسلام فرمي أي خلقي مدينة من أم دوبوني كأيو هتانا دي غورين تبديل لكين
بە دوو ڕۆژی تر بە دوو جەژنیکە کە ئەوە بۆ هەموو خەڵکە یعنی ئێوە ئەم بۆنێکە هەتانە تەنیا تایبەت بوو بە خۆتانەوە بە هەندێک بڵێن وڵات و منتیقەی دیکەوە بۆ گشتی نەبووە بەڵام فەرمی من دەیگۆڕم بە دوو ڕۆژ کە دوو ڕۆژی جەژنە ئەو دوو ڕۆژە دووبارە دەبێتەوە ئیدی پێداڵن دووبارە دەبێتەوە و بۆ هەموو دنیاە بۆ هەموو سەراسەری دنیاە وەکو چۆن پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم رحمة للعالمين ئەم دوو ڕۆژەش دەبن بە ڕەحمەت و بە بەزەیی و بە ڕازاوە و بەهجەت و گەش و گەشاوەی لە هەموو جیهانە بۆ هەموو دنیادا يعني مادام دينك دينك عالمية محمد المصطفى صلى الله عليه وسلم بلى همو عالمه جژن كان شيء عالمية جژنی عالمية جژن كان بو همو كسيكا بو همو خلقي جيهانا بو همو حتى يعني دتواني بلين باڵندەکان پەڕەندەکان و ماڵاتەکان لە ئەوانش زیاتر ئیسراحەتەکەن لەو ڕۆژەدا جا تەمانیەکێک لە گەورەی جەژن ئەوەیە کە خۆی پەروەردگار دایمەزراندووە پێغەمبەر ئیسلام ڕەسەڵ دایمەزران بۆ ئەهلی ئیسلام بۆ ئەهلی دنیا بۆ هەموو جیهان هەتایە ئەمە بەڕنامەی جەژنە جەژنی ڕەمەزان کە ئەم جەژنە بە خزمەتی دەگەین لەگەڵ جەژنی قوربانە زیارە جەژنی ڕەمەزان لە کاتێکدا کە دەکرێت ئەو جەژنە ئەو فەرەح و خۆشی و شادی و گەشاوەیە لە کاتێکدا کە ئاهەنگ دەگێڕین خەڵکێک مانگێک یانەخۆ کەمتر بڕۆژوو بووە زەحمەتی کێشاوە شەونۆژی کردووە دوعای کردووە پاڕاوەتەوە لاراوەتەوە بەنداتی ڕاستەقینەی خۆی دەرخستووە بە جەستەکە بە جەستەی بە ئەندامەکانی بە دڵی بە چایی بە گوێچکەی بە هەمووی خەریکی عیبادەت و خواپەرستی بووە دراسی قورئانی کردووە لە قورئان ڕاماوەت و بیری لە قورئان کردوێتەوە لە قورئان فێر بووە وەکو چۆن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە جوبرائیل لە مانگی ڕەمەزانە کە دادەبەزی دەهات بۆ خزمەتی دراسی قورئانیان دەکرد پێغەمبەری خوا سەلەم قورئانەکەی بۆ دەخوێندەوە گوێ لێ دەگرت کەواتە ئەم خەڵکە لە دوا ئەمەی کە ئەو هەموو زەحمەتی کێشاوە دراسی قورئانی کردووە لە قورئان حاڵی بووە و تۆبەی کردووە پەشیمان بۆتەوە لەسەر ئەو عادات و نەنیت و گونا و تاوانانێک کە پێشتر کردوونی ساوازی هێناوە تۆبەی کردووە و ئەلحەمدولillah ئێستا دڵی پاک بۆتەوە دڵی سافە ساغا پاکە و بێگەردە لێرەدا لە خۆشی ئەمەی کەشەی و قەدریشان دەستکەوتووە کە خێرەکە و قورئان دەفەرمێ خير من 1000 شهر لهزان مانگ خيري زيادة 13 صار وشتي ذكا أما هم خير وخيراته أما هم خير وخيراتان كذو أو هم دسكوتان بدسيناوا أما هم مستجوانا بدساتوا لير ذا خلق جژن نجاري بأو خوشية بأو خوشية يعني كبينيتي كعالم بيني كأم خلقا كوتا خوشية كوتا ماجي رحمته كوتا ماجي ليبودنوا ماجي عفو ليبوديوا ئەمما گەکە هەمووی سەراپای خێر و خێراتە زەکاتدان و بەسەرکردنەوەی فەقیر و هەژار و قەرزار و نەدار و خەڵکەکان هەتیوەکان بێوەژنەکان و دیراسی قورئان بۆیە قابلی خۆشیە جەژنی قوربانی تەمان ئەویش هەر کە دواوەی ئەدای مەناسی حەز دەکرێت بەڕاستی کات جێگەی خۆیەتی کە مسلمانان بەگشتی لە هەموو دنیادا ئاهەنگ بجێڕن خۆشی کە جەژنی قوربانە وجژنی قوربانیشە بەڕاستی قوربانی تێدا دەکرێت و یەکێکە لە گەورەیەکانی ئەم جەژنانە ئەمەیە کە فەرەح و خۆشی و شادی بڵاو دەبێتەوە برایەتی خۆشەویستی گردن ئازادی و خزمەکان بەیەکتری گەشت دەمنەوە هیوا هەیە دایک و باوکی ساڵێکە نەچوو بۆ لایە لە جەژنە سێسەریان لێدا دایکە بەرەزەکە باوکە شیرینەکە هیوای ئامۆزاکانی براکانی خوشکەکانی یەک دوورکەوتونەتەوە لە شارێکی ترە بەڵام لەم جەژنەیە بە پەلەپەل هەوڵەدا بچێ خۆیان بگەینێتێ و سەردانێکیان بکا و زارەتێکیان بکا و واگەدن ئازادی بکە بۆیە بەڕاستی ئەم جەژنە زۆر گەورەی زۆری هەیە پاشان لاکردنەوە لە هەتی و بێوەژن و فەقیر و هەژار و قەرزار و نەدار و داماوەکان لەم مانگەدا دەکرێت بەتایبەتی لەم جەژنە دەبێ بکرێت ئەوتان پێغەمبەر خۆسان فەرمانی کردووە کە پێش ئەمەی بچن بۆ نوێژی جەژن دەبێت زەکاتی سەرفتەکان دەرکەن دیارە زەکاتی سەرفتەرش تایبەتە بەم ڕۆژەوە بە ڕۆژی فتر و
بروشي جژنی ڕەمەزانەوە بەڵێ. کە ئەمەش بکەوە کۆمەڵک بەڕاستی شتیتر هەیە کە هەمووی نیشانەی گەورەی ئەم جژنەیە بەڵێ. جا جژن باسی ئەوە بکەین چەند ئادابی هەیە یەکێکیان ئادابی تایبەتیە ئەو کەسە بۆ خۆیەتی یانی بەڵێ. یەکێکیان ئادابی گشتیە بۆ هەموو گشتی موسڵمانانە بۆ شارەکەیە بۆ ئیقلیمەکەیە بۆ هەموو خەڵکەکەیە بەڵێ. ئەوانەی کە تایبەتن ئەوانەی کە تایبەتن مەسەلە بۆ نمونە خۆشۆری لەبەرکردنی جلو پۆشاکێکی جوان بەڵێ. و دیارە تەمان ئیوایە کرێکارە داماوە ئیشی کردووە کەسابەتی کردووە لە کۆمپانیایە لە ئیدارەیە لە ناو ڕەز و باغ و کشتتوکاڵی هەیە ناتوانێت خۆی بەرازێنێت بەڵام کە جژن ئەم جژنە هات سنەتە ئەو ئازابە بەکاربهێنێ خۆی بەرازێنێتەوە و بۆنی خۆش لە خۆی بدە پۆشاکی جوان لەبەر بکە و ئەنجا خۆی بشۆرێ نیلۆکەکانی بکە ئەوەی کە پێویستەوە حاصل ئەوە خاڵێکی تری شێشکە لە ئادابەکان ئەمەیە پێش ئەمریکا بچێ بۆ نوێژی جەژن سنەت وایە کە پێغەمبەری خوا سەڵەم وای کردووە چەندێکە خورمایەک بە تاک بخورێ پێش ئەمریکا بچی بۆ نوێژی جەژن ئەو بۆ چیە ماوەساو ئیبن مسەیب دەفەرمێ ئێمە فەرمانمان پێدەکرا موسڵمانەکان لە جەژنی ڕەمەزاندا پێش ئەمریکاوا بچین بۆ نوێژ فەرمانمان پێکراوە کە ئەو خورمایە بخۆی بە تاک بە ویتریانی بەڵام لە جەژنی قورباندانە دیارەمە بۆ ئەوەیە کە ئەو خەڵکە یەکەم شت وا نەزانە کە هێشتا هەر بە ڕۆژووە وەکو زەمانی جارە ئەوە یەک دوو کە ئەم پیاوە چەند مانگێک بە ڕۆژوو بووە تۆزێ هێز و پێز و ئەمانی بەتابەتی چاو کە ئینسان بە ڕۆژوو دەبێ بێتاقەتە بێ ئەو خورمایە بەڕاستی دەبێتە زاد و خواردنێکی جوان بۆ ڕاگرتنی جەستەی ئینسان کۆمە لە حکمەتی تریشی دیار هەر خورما خواردن هەر خۆی بەڕازی شتێکی گەورەیە و یەکێکە لە ئادابەکان ئەمەیە کە ئینسان زوو بڕا بۆ مزگەوت زۆر خێرا ئەوە هاوڵانی پێغەمبەری خوا سەڵەم بانیان زوو ڕۆشتون بۆ نوێشت و یەکێکە لە ئادابەکانەوەی کە لە ناو مسەڵاکە دەستکەی بە ئەڵڵاهو ئەکبەر کردن دیارە هەر لە ئێوارەوە سنەتە ئەڵڵاهو ئەکبەر بکرێ ئەوش ولتكبروا الله على ما هداكم ولعلكم تشكرون كقرآن فرماني كردوا لبانgi مغرب وأكري الله لبانgi مغرب وجژنی رمضان هەتاوەکو دەچیتە نوێژ دەکرێت هەتا نوێژی جەژن دەکرێت ئەوەندەیە ولتكبروا الله على ما هداكم بۆی کەوا ئێوە الله ئەکبەر بکرن الله ئەکبەر بکەن لەسەر ئەو ناز و نیعمەتە گەورەیە کە هیدایەتە ولعلكم تشكرون و بە ئومێدی ئەمەش کە ئیشەڵڵا ئێوە سوپاسگوزاری هەموو ناز و نیعمەتەکانی خۆی پەروەردگار بن لەم مانگە ڕەمەزانەدا کە بەسەری ڕژاندوون ئەو ئەڵڵاهو ئەکبەرکردنەش تەمە زۆر ضەروریە بەتایبەتی لەو کاتە کە ئیمام دێت کە ئیمامەکە پێش ئیمامەکەش ئەڵڵاهو ئەکبەرکردن ضەروری هەتاوەکو نوێژەکە دەکرێت خاڵشکە ئەمەیە کە مخالەفەی ڕێگا پێچاوانەکردنی ڕێگا ئەلبەتە زانان دەفەرمن ئینسان ئەگەر بە پیادە بڕوا باشتریشە ئەو پێچەوانێ زۆر بەڕاستی زۆر گرینگە پێغەمبەری ئیسلام سەڵەم دەفەرمێ قەت لە دوو ڕێگاوە لە ڕێگایەکەوە نەهاتێتەوە لە ڕێگا بچێت هەر لەو ڕێگەوە بێتەوە نا لەو ڕێگەی کە چووە دوایی لە ڕێگایەکی دیکەوە هاتێتەوە دیارەوەش حکمەتی زۆری تێدا هەیە و ئەمانە و کۆمەڵک ئادابی دیکەش هەن یەکێکی لەوانە مەسەن نوێژکردنەکە یەکێکی لەوانە خۆت بخوێنەوە لە پێش ئەوەی کەوە نوێژکردن لە پێش وتارەکەیە وتارەکە دوای تەمەن دەخوێنێتەوە یەکێکە لەوانە کە سنەتە کە ئادابێکی زۆر چاکە ئەمەیە ئینسان فراوانی بکە لەسەر ماڵ و منداڵی لەو ڕۆژەدا شتیان بداتێ هەدیان بداتێ پاریان بداتێ بە تایبەتی منداڵە چاوگەشەکان کوڕکچەکان خوشک و براکانی دایک و باوکەکانی ئەوەندەی کە توانە هەبوو یەکیش کە ئەوەیە کە پیرۆزبایی کردن یەکێک لە ئەسحاب ئێستا لە بیرم دەفەرمێ پێغەمبەری خوا سەڵەم ناوی وافیلێ فەرمی کە تووشی هاتم وتم تقبل الله منا ومنكم ايش فرمي تقبل الله منا ومنكم پێغەمبەری خوا سەڵەم بۆیە هاوڵان دەفەرمون هەر کاتێکە مسلمانان لە ڕۆژی جەژنا گەشتن بە یەکتر سنە دوایە بڵێن تقبل الله منا ومنكم خوای تەعالا ئەو تاعات و عیبادەتە لە ئێوەش و لە ئێمەش قبول بکات یانە خۆ بڵێن عیدکم مبارەک
جژنتان پیرۆز بێ ئەم جژن پیرۆزە ئەم جژنتان لێ پیرۆز بێ ئینشەڵڵا و ئادا بە گشتەکان کۆمەڵێک ئادا بنەوە ئەگەر بکرێت بۆ ئادا بە گشتەکان بە لێرا ئیسراحەتی بە جناب ببین پێمان خۆشە مامۆستا جوتیار قورئان خوێنێکی نێودەوڵەتی بان بکەین کە لە کوردستانە زۆر خۆشەویستە و خەڵکی کوردستان بەڕاستی زۆر باش ئەیناسێەوە لە ئاهەنگە نێودەوڵەتیەکانە بەشداری کردووە و کۆمەڵێک تایبەتمەندی خۆی هەیە ئەم مامۆستا خۆشەویستە و لای هەموو کەسێک خۆشەویستەوی جەنابی مامۆستا محموود کەرکووکیە مامۆستا گیانی مامۆستایان فەرموو عليكم السلام ورحمة الله يا شجاع شلونك؟ بخير ماشي قربان درستي يا اخوان بخير يوم الصيام سلامة وعليكم السلام ورحمة الله بخير سلامتي يا اخوان بخير شلوني ما صايقول ما شاء الله ليبي صوتنا زي اخو فرموا مصيان طبعا ما وصى محمود كركوكي غني عن التعريف ما شاء الله ناس لا خوشويستو دنگ خوشو خواهي قورة سلام دنگ خوشي زور ينيتو او يعني دعوتك ابو برنامج لهم لا يشك قبول فرمو ان شاء الله ما رمضان تام بيروز بي اخو امين يا ربي يا اخوان بخير يوم الصيام بيروز بي لايوش بيروز بي خواهي قورة طاعت و عبادتي هم لا يشك قبول فرمو بيو اللهم سپاس بو آماده بونی جنابی مامۆستاش خواهی گەورە لێ ڕازی بێ مامۆستای دەنگ وڵاڵیژەوە لەولا بوو ئەستێ ماشەڵڵا نەک هەر لە کوردستان لە دەرەوەیش زۆر سەوت و سەدایەکی خۆش دەنگی داوەتەوە الحەمدولله خەڵکێکی زۆر ناسیوێتی و بەڕاستی سەری هەموو کوردستانیانی بەرز کردووە بۆ هەنگاوی ماشەڵڵای لێ بێ الحەمدولله هەشتا ساڵ ئینشەڵڵا جەنابیشت هەر بە هەمان شێوە الحەمدولله هەمیشە ئەو دوعایەکەینەوە اللهم استخدمنا ولا تستبدلنا ئینسان ئەگەر چووە پێگەیەکەوە ئەم پێگەیە پەیوەست بوو بەلایانی شەرع و بۆ خوا بوو جوان وایە هەم نەفەس و نیەتی پاکاتەوە و هەمیش دوعای بەردەوامی بکات چونکە زۆر کەس هەیە گەشت نەلووتکە بەڵام ئیستیقامەیان نەبوو خوای گەورە چۆن ئەفەرمێ لە فەرمودەکەیە يرفع الله بهذا القرآن أقواما ويضع به آخرين ئەوە حکمت و دەرسێکی زۆر گەورەی تیا بوو هەر کەسێک لە ئێمەمانان لی تێبگا شيخ الإسلام ابن تيمية كاتن لناقرم بعد فرمي الكرامة أعظم الاستقامة أعظم الكرامة الله الله لفرمي استقامة ڕاز ڕۆشتن و بەردەوامی گەورەترین کەرامەت و ڕێزە بۆ ئینسان بەڵێ قوربان ڕۆژانەیە ئەڵێن اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم ئەوەش هەم نعمەتێکە وبالشكر تدوم النعم سپاس گوزاریش نعمەت بەردەوامەکە ئینشاءالله مامۆستا محموود جەنابەت بە دوای قورئان خوێن و بە دوای خزمەتکردنی قورئانە زۆرە گەڕیت الحەمدولله چوویتەتە وڵاتان پێشەوەی شتێکمان بۆ بفەرمووی حەزەکەم بە سەرهاتێکە زۆر کاریگەر بۆ لای تۆ یا خۆت بینیوتە یا کەسایەتیەکە لە وڵاتێکی زۆر فەقیرە بەس بەڕاستی هیمەتێکی گەورەتیا بینیوە شتێکت بیرە بۆمان باس بکەی وڵاهی مامۆستا تەمان جارێ ئەوە فەزلی خوایە بەسەرمانەوە کە ئێمە چینە شوێنان و تەمسیلی میلەتێکی مەزلوم وەکو میلەتی کورد دەکەین الحەمدولله جا بە هەر شێوازێک بێ ئەم تەمسیلە ئەگەر تەمان لایەنێکی ئیجابی بێ باشترە یعنی تەمسیلی کورد لە دەرەوە بە شێوەیەکی ئاینی بکرێت تا بە شێوەیەکی تر بکرێ باشترە بۆیە ئێمەمانان جەنابتان مامۆستایان هەبێ زۆر داعم و پاڵپشتی ئەو گەنجانە بکەن کە ئەچنە دەرەوە کە مەسەلەن لە دنیای دەرەوە تەعاروفەکەن خەڵکە ناسن لەبەرەوەی دوجار ئەگەر لە بوارە ئاینەکە خەڵکی دەرەوە ئێمە بناسێ زۆر قازانستر و چاکترە تا ئەوەی لە بوارێکی ترا بمان ناسێ ئەمە خاڵێکە خاڵێکی تر بەڕاستی من سەرسامی هیچ شتێک نیم بە ئەندازەی سەرسامبوونم بەوەی کە ئەو خەڵکەی لە دەرەوەن زۆر بایەخێکی تەواو بە بواری خێرخوازیەدەن بواری خێرخوازی و هاوکاریکردنی یەکدی و هاوکاریکردنی خەڵکی فەقیر و کەم دەرامەت جا لە وڵاتانی خۆیان بەیان لە دەروی وڵاتانی خۆیان بایەخێکی زۆری پێدراوە ئەمە گرنگیەکی زۆری هەیە و گەیاندنی پەیامی پیرۆزی ئیسلام الحەمدولله ئەوەش هەر بایەخی هەیە و لە هەمووشی گرنگتر ئەوەیە لەو تەنگەژی و ناڕەحەتیانەی کە مسلمانان تووشی ئەبن لەم چوارچێوەی خۆمان و لە وڵاتانی دەرەوە و بە تایبەت لە سۆدان و لە فەڵەستین و لە یەمەن و لە غەزە و لەم شوێنانە الحەمدولله دەستی هاوکاریان زۆرە بۆ ئەم شوێنانە و خوای گەورە پاداشتی خەریان بداتەوە لەگەڵ ئەوەشا زۆر متعاتیفن لەگەڵ خەڵکی کووردا ئیتر وەکو بەسەرهاتیش وڵایی شت زۆرە بەسەرهات زۆرە بەڵام
ئەگەر پێش بەرنامەکە لێت بپرسی ما شتێکم ئامادا کرد دەست بەخوای ئەگەر بیرکەوتۆ لە ئەخیر شتێکە بۆڵێ مامۆستا مححمودیان وڵی بۆ ئەم بەرنمەیە بانگەشمان کردو یا خەوە خێروی سەر و سەر چامان جابزانی چیت بۆ ئامادە کردوین بۆ ئەم بەرنمەیە وا سەلامەتکە فەرموو وا سەلامەتکە يا رب يا رب إن عظمت ذنوبي كثرة فلقد علمت بأن عفوك أعظم إن كان لا يرجوك إن كان لا يرجوك إلا محسنون فبمن يلوذ ويستجير المجرمون أدعوك ربي كما أمرت تضرعا أدعوك ربي كما أمرت تضرعا فإن رددت يدي فمن ذا يرحم ما لي وسيلة إلا الرجاء وجميل عفوك ثم أني مسلم أي خدايا لجيجاوي نفسي عاصي درم بينا أي خدايا لجيجاوي نفسي عاصي درم بينا بباراني مهر سوزت سوزي بوجيان بينا أي خدايا أي خدايا دم برولات قرتي تمن كميماوا بێجگە دەرگای غوفرانی تۆ ئومێدم بە هیچ نەماوە تەمەنامە 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 لە سوزدەدا گیان و ڕوحمت پێشکەش بکەم تەمەنامە لە سوجدەدا گیان و ڕوحمت پێشکەش بکەم تا لە فیردەوسی سۆزتدا بە ڕازی بوونی تۆ دەگەم ئەی خودایە ئەی خودایە والله دیارە بەس ماشەڵڵا هەر خوا لێ ڕازی بێ مامۆستا زۆر دوعای خێرم بۆ بکە زۆر ناساغم بە تایبەت حنجرە و قورگم تەواو تێک چووە يا ربي خوش فابدا ان شاء الله أسأل الله العظيم رب العرش العظيم يشفيك إن شاء الله سلامتك يا رب خير بوكين ان شاء الله مامۆستا ئەبوبەکرگیان اینەوە لای بەڕێزت ویستت باسی ئادابە گشتیەکانی جەژنمان بۆ بکەیت بلا بلا بەڵام لە دوای ئەوەش پرسیارێکمانەیە ئەگەر بیبەسیتەوە بەو بابەتەوە وەکو گشتیەکە کۆمەڵی خەڵکمانەیە لە کاتی جەژنا گرنگی بە جەژن نایەن یعنی بینی لە دوای نوێژیاشە دەستەکەن بە خەو ئەڵەن خەوین و نیوەڕۆ هەڵستین بەڵام لە هەمان کات ئەگەر بێت و جەژنی موسڵمانان نەبێت جەژنی دەرەوە بێ گرنگێکی تەواو باشی پێێن چۆن ئامۆژگاری موسڵمانان بکەین گرنگێکی باش بە جەژنی
ڕەمەزان و جەژنی قوربان بدەن. بەڵێ دیارۆکو باسمان کرد بۆنە هەیە بەڵێ ئەو بۆنانە ینی کۆمەڵێک وەکو میلەتی خۆمان کۆمەڵێک بۆنەمان هەیە بەڵام مەسەلەی جەژن جەژنە ئەم میلەتە میلەتێکی مسلمانە عەقیدەکەمان ئەلحەمدولە عەقیدەی قورئان و کتاب و سوننەیە ئێمە لە خزمەت ئیسلام داین لەبەرەوە بەڕاستی ئێمە دەبێ ئەم جەژنە بکەینە جەژنێکی حەقیقی و ڕاستەقینەیی خۆمانی بۆ ئادا ئامادە بکەین پێغەمبەری ئیسلام سەڵ چی کردومە وا بکەین هەوڵانی بەرزیان کردووە زانانی گەورە میلەتەکەمان زمانی قەدیم یعنی ئەمە ئێستا داکەوتووە مەسەر کۆمەڵێک خەڵکمان هەیە شەو ناخەون هەندێک شتە و موبایل و هەندێک بابەتشتی تر و ئەمانە بە حەقەت ئەوە ینی دارە وەکو تەندروستی وەکو شێوازێکی شەرعی وەکو شێواز هەر شێوازێکی عادەتی لێکی دێەوە شتێکی خراپە ئەوە ئینسان شەو نەخەوێ شتێکی زۆر زۆر خراپە بۆیە ئێمە دەبێت بە حەقەت خۆمان ئامادەکەین بۆ ئەم جەژنە خۆمانی بۆ ئامادەکەین ئەو سنت و ئادابانی کە باسم کردەوە و ئەو سنتە گشتیانەیەکی هەشە ئەوە زۆر زۆر گرینگە مەثەڵەن بۆ نمونە یەکێ لەو شتە گەورانی کە لە جەژنە نابێ ئینسان هەوڵ ینی بسە سەر گوناه و تاوان و ئەو شتانە مەثەڵەن بۆ نمونە تۆ نوێژی جەژن شتێکی چاکە بڕۆ بیکە دووبارە سەردانی خزمان و کەس و کار و دایک و باوک و خوشک و براوم مام و ئامۆزا و کەسەکانی دیکە و دەست و خۆشەویستەکان شتێکی زەروریە ئەوە ئەمجا مەسەلەی دەرکردنی زەکاتی سەرفترە و ئاگابوون لە فەقیر و هەژار و بەتایبەتی ئەو کەسانی وەلاقرەبوون ئەولاوانێکی ئینسان خزمی خۆیەتی ئەوانە ئاگا لەیان بێ بگەڕێ پیانەوە زۆر زۆر مهمە یعنی لە ڕۆژی جەژنە ئیشوکار زۆر زۆرە بە حەقەت یعنی ئەوەی نییە کە ئینسان کاتی ئەوەی نییە کە تۆ ینی بسی لەوێ ئەوە بکەی دووبارە یەکیشکە لە ئادا بەگشتەکان ئەمەیە ئیزهاری فەرەح ئەو ڕۆژە ڕۆژی جەژن هەمووی خۆشیە هەمووی شادیە هەمووی بەزەیی و هەیە چێ بۆ سەر قەبران ماوەسا ئەوە شتێکی زەردەخەنە و چۆن و چاکی و تەهنی ئەو پیرۆزبایی و سەردان و زیارەت و گردن ئازادی و گەڕان و سوڕان و ئەوانەیە بەڕاستی بەتایبەتی ڕۆژی جەژن ئەوە یەکێکە لەوانی کە نەهی لێکراوە ئەحمەد خواست دەفەرمێ لە ڕۆژی جەژنە نابێ بچن بۆ گۆڕستان پێویست ناکە کاتی تر هەیە ڕۆژی جەژن دەفەرمێ ڕۆژی خواردن و خواردنەوە و دەرخستنی فەرەح و شادی و خۆشی و گەشاوەیی و زیارەت و سەردان و ئەو بابەتانەیە یەکیش کە لەوانە ئادا بەگشتەکان ئەوەیە سەردانی سیلێ ڕەحم وەکو ئازم کردن ئیوا هەیە ساڵێکە نرسە بۆ لای دایک و باوکی ئەگەر چوو بێتیش لەوانە ئیشێکی هەیە بخرە گەڕاوەتەوە ئیوا خوشکبراکانی چاوەڕێ دەکەن لە کەرکووکە لەم لا لەو لا لەسلێمە لە هەڵەبجەیە لە شوێنێکی ترە لە کۆیە لە ڕانێ لە قەڵازەیە زەروریە بەڕاستی زار هەملا ئەمڕۆ یعنی وەسائل زۆرە ئەو سەعانە هەیە لەخوا بە زیاد سوپاس دەکەین نازنی نیعمەتێکی زۆر هەیە ئینسانیانی دەتوانێت ئەو شتانە بە ئاسانی جێبەجێ بکە لەبەرەوە مەسەلەی سەردانی ڕەحم خزمەکان ئامۆزاکان نەنک و خوشکەکان پورەکان هیوایە پوری هەیە بڕا بکە ینی لەوانەیە ساڵێک بەهەر نەبینیوە هیوایە ئێستا تەلەفۆن هەیە تەلەفۆن هەیە مەسە من هەزڕا دەگرم ینی من خزمم هەیە هەتا من تەلەفۆنی بۆ نەکەمە تەلەفۆن ناکە زۆر ئازانە تەلەفۆنیکردن وەڵی ئازاندنی شتە ئەمڕۆ جەماوەسا دڵخۆشکردنی مناڵە چاوگەشەکان بەڵێ تۆ کابرا سار ئیسێک تەلەفۆنی بۆ بکە برادێک زان چۆن دەگەشێتەوە لە ڕۆژی زان یان خۆ مەسەلا نامە هەیە نامەیە دروستکە ئەو نامەیە بینێرە بۆ هەرچی دۆست و برادر و خۆشەویست چەند قسەیەکی جوان و خۆشی تێدا بکە بینێرە بۆ هەمیان یان لە فەیسبوکەکە بەگشتی زەرژە پیرۆزە بکانی زۆر مهمە تۆ نەگە لە هەل خەڵکی ئەقلیمەکەمان لە هەموو مسلمانانی دنیا وەکو جەنابی مامۆستا محمود باسی کرد مامۆستا چۆ وڵاتانی عەرەبی ئەوان متابع ئێمە زۆرەکەن یانی زۆر میلەتی کوردیان زۆر خۆش دەوێ من لەوانێ دە 15 وڵاتی عەرەبی گەڕاوم یعنی زۆر متابعی دینداری و ئیسلامەتی میلەتی کوردەکەن بەڕاستی زۆر پێی معجەبن و لە هەر شوێنێکەوە کوردێ ببینن دەڵێن ئەمەنەوەی سەلاحەدینی ئەیوبی ئەمەزانی جێگەی شانەزیە سەلاحەدینی ئەیوبی بۆ ئێمە بۆ هەمومان یانی بۆ میلەتی کورد بە تێکرا جا بۆیە
ئەوش خاڵێکی زۆر زۆنگە خاڵێکی ترکە ئادابێکی عامە مەسەلەی فەقیر و هەژار و قەرزار و نەدار و ئەوە تەمان هەرچەندە هیچ دەبێت لە پێشەوەش ینی شت کرابێ بۆ ئەوانە بەڵام بە تایبەتی پێغەمبەری خۆسم وای داناوە دەفەرمێ پێش ئەمریکا بچینە مەسەڵا دەبێ ئەو زەکاتی فیترە دەربکرێ دێ فەرم هەر کەسێ لە پێش نوێژەکەەوە ئەدایکە ئەوە بەجێ هێنا دروستە ئەوە بەڵام هەر کەس لە دوای جەژن بیکە ئەوە دەبێتە قەرز لەسەری مانە ئەدای نەکردووە ئەو ئەرکەی گەورەی لەسەر خۆی بەجێنێنا لەسەر خۆی لا نەبردووە لەبەرەوە بەرەزان ئێمە یعنی یەکێک لە حکمەتی ئەو جەژنانە ئەوەیە کە ئێمە ئەو کەسانی کەم دەستن ئەو کەسانەی داما و بە سزمان کرێکاری دەکا هەموو دەستی قلیشاوە بەڵام پاری دەست ناکەوێت کورهەیە کرێکاری دەست ناکەوێت ڕاستاندێک خەڵک تەمبەڵ و ئەوانان ینی ڕێزم هەیە بەڵام خەڵکێکی زۆر هەیە ئیش دەکا بەس ئیشی دەست ناکەوێت دڵماوەسە نییە ینی دەستم ناکەوێت چ بکەم جا دووبارە ئەمەم خەڵکێکە فەقیر و هەژار و هەتیوەکان هەتیوی ینی ئێستا تۆ تەسەوڕ کە ئەم شاری سلێمانی چەند هەتی تێدایە بەتایبەتی کوردستان ئێمە کوردستانێکی قوربانی داوە ئەمە هەتیوە ئەمون بێوەژنە فەقیرە ینی بێکەساسە ئەمە نەخۆشە تۆ بڕۆ ینی بڕۆ خستخانەی هیوا بزانە ینی چ نەخۆشی تێدا هەیە لەبەر ئەوە وازیبی سەرشانمانە ئێمە نابێنی لە ماڵە دابنیش کاکەوەڕن لێ با فەقیر و فوقەڕاکان بێن زەکاتەکان بدەمێن وەڵڵا ئەوە وانە دەبێت بۆ خۆت لەم ڕۆژەدا پێش ئەمەش بچی بۆ ماڵەکان دیاریان بکەی ئەی باشە حکمەتی چییە من پرسیاری ئەوە دەکەم کە قورئان دەفەرمێ أعوذ بالله من الشيطان الرجيم إنما الصدقات للفقراء والمساكين والعاملين عليها والمؤلفة قلوبهم تا آخر آياتك كهش صنفة يشي لو أنا والعاملين عليها أقرن بسري أنا ما أصلا بلا أم عاملين تمام دو وظيفة يعني زنان بالتفصيل باس كراوتم لفقه إسلامية جماعة إشيان أويك أبزان تن مال وسامان هي تمام هش نوع مال وسامان هي لناو خلقه دبي هميان بدوزي ولا شوية شێ پارێ هەیە شێ زێر و ئاتون و تەڵای هەیە شێ مەسەلا دینار و درهەم و دۆلاری هەیە شێ مانگا و مەڕوبزنی هەیە خۆ گاڵتە نییە زمانی قەدیم کاکە هەموو لادەیەک زۆرینەی خەڵکێکە یەکی مێگەنەمەرەکی هەبوو دەبێ هەموو ئەمسانم دۆزیەوە شێ حشتری هەیە شێ مانگای هەیە شێ مەڕوبزنی هەیە شێ دانەوێڵێ هەیە گەنموجۆ نیسک نۆک فستق نایجیە فاسۆلیا ئەو شتانە هەموو جا من وەکو خۆم ئەو مەذهبەم گرتووە زیاتر مما تنبت الأرض ئیمام ئەبوو حەنیفە ڕەئی وایە هەرچی لە زەوی بێتە دەرەوە بەڕازی زەکاتی لێیەکەوێ هەتا لە هەنجوین کە ڕەئیشی بە قووەتی تێدا هەیە زەکات لە هەنجوو نادەکەوێت بۆ ئێمە بەسم ئەوە ئەمانە ئەرکیان ئەوەیە کە ئەو ماڵ و سامانانە دیاریکە باش ئەوە دیاریکە جەماعەتێکی دیکە کاریان چێ والعاملین عەلەیها ئەمان بزانن چێ فەقیرە چێ هاتیوە چێ بێوەژنە چێ نەدارە چێ قەرزارە چێ ژنی نەهێناوە چێ مسکینە چێ ئیبن سەبیلە چێ فی سەبیل اللهە جا ئێستا مەسەلە زۆر کەس پرسیارەکە لە مامۆستا ئەم کەناڵ و ئەم کارەمەند و شتانە کە ئیشەکەن زەکاتی هەمێت باش وەفی سەبیل لەمانە چیادی وەفی سەبیل من لە تۆ دەپرسم وەفی سەبیل اللهی یعنی ئەوەی کە لە پێناوی خوای پەروەردگارە ئیشەکە زەکاتی پێ دەدرێت پێم لێچێن ئەوانە ئەگەر هەر بڵێن کاکە ئەو پێشەمەرگە و مجاهیدانن کە لە ناو سەنگەران ئێتەوە ئەوە شەڕی غەزە کۆتایی هاتووە ئێستا خۆ شەڕ نەماوە هەیوانە کوچی کە ینی ئەدی ئەو فی سەبیل الله بەڵێ بۆیە زانایان بە تایبەتی زانانی ئەم سەردەمە یوسف قەرضاوی دکتۆر حەسەن هەموو زانانی دیکە ئەم سەردەمە ئێستا ڕەیان وایە کە فی سەبیل الله هەموو ئەو کەسانە دەگرێتەوە کە لە پێناوی خوای پەروەردگارە تێدەکۆشن بانگەواز دەکەن دەرسەڵێنەوە دەرسە خوێنن وەماندووە بن هەوڵەدەن ئەم داو بانگەوازە بەڵا بێتەوە فەرمان بە چاکە نەهی لە خراپە وەکو قورئان دەفەرمێ وەلتەکن منکم ئومەة یەدعون إلى الخير ويأمرون بالمعروف وينهون عن المنكر أولئك هم المفلحون بەڕاستی ئەو هایە جا بۆی من بەسەکەی من ئەوەیە لەم ڕۆژی جەژنەیە دەبێ ئەو حکمەتە گەورە بێتە دی ئیلا وبالله لە ناو وڵاتی ئیسلامیدا نابێ فەقیر و هەژار و مسکین و قەرزار و داما و بێدەرەتان و لێقەوما و بێخان و کاکە ئێستا تۆ تەسەوڕ کە لەم شاری سلێمانی بێژن ماوەسا بێژن
چەند کەسێ ژنایە لەبەر ڕاستە. فەقیری سنگڵ ڕاست. ئێمە وەکو مامەسایانی شارزان بەڵێ. چەند گەنجێکمان خانویان نییە چەند گەنجمان هەیە خانویان نییە کاکە ڕاستە. خانوو چێ ئەمانە دابینەکە چێ دیکە ڕاست. حکومەتە سەلامی لێبێ ماسە چەند مناڵی ینی چاوگەشمان هەیە بێنازە بەڵێ بەڵێ ئەوە حکومەتە سێرەکەی موچەی ئەوانەی موچە خۆرەکانیش نادا ڕاست. جا چ جای ئەم هەموو خەڵکە فەقیر و قەرزدار و نەدار و هەژار و داما و بەسەزمان و بێوەژن و هەتیوانە ڕاست. جا بۆیە ئەمە وە بەدایان شتی ترکە لەم ڕۆژی جەژنیان بەڕاستی ئەوەش کە لە هەمووی گەورەتوری گرنگتر ئەمەیە ئینسان لەگە برایشی هەتا ئێستا قسە ناکە ڕاست. جا ئیوا هەیە گوێ لەبێ من ئەوە زۆر کەس تەلەفۆن بۆ مامەسا من نەکەم. هەڵوێستێک مێ لەسەر قسەکانت بەڵێ. فەرم تاویکە بەڵێ. سەدێ مەسەنی نەفرێک دەیگوت دەگو مامەسا من بۆیە قسە ناکەم لەگەڵ براکەم لەبەر ئەوە تەمەیەکەم تەمەیەکەم چەند ساڵ تەمێک ئەزری کردووە. تەمێکردن بە قسە نەکردن بەڵە ڕاست ئەگەر تەم باشە بەڵام مانگێ دوو مانگ سێ مانگ چوار مانگ چۆنە بێ ڕاست. وا قسە لەگە دایکی ناکە وا قسە لەگەڵ باوکی نایکە وا لەگەڵ ئامۆزاکەی کورد هەر زۆر لێک دوورن لەگە پوزاکەی خاڵۆزاکە نەنکو باپیرەکە خوشکەکان ئامۆزاکان بەڕاستی بۆیە ئەم ڕۆژی جەژنە دەبێ ئینسان کون بە کون بگەڕێ خزمەکانی کەسەکانی برادەرەکانی خۆشەویستەکانی دۆستەکانی ئەوەی پێشمەرگە بۆ لەگەلی ئەوەی لە سەفەرا بەیەکەوە بوون لە عمرەوە حەزکردن ئەوەی لە وڵاتان بووە ئەوەی لە ئەوروپا و ئەمریکا بووە ئەگەر بتوانێت بیگاتێ سەلامی لێ بکگەنی خۆی پێ ئازاکە ناشی گاتێەوە تەلەفۆن هەیە ئیتساڵات جا بۆیە من دەڵێم ینی ئەم ڕۆژی جەژن بەڕاستی ئینسان ئەوەندەی ئیش و کار هەیە ناتوانێت هەر نانەکەشی بخوە هەر ناتوانانی ئیسراحەتیش بکە زەکات وەفی سەبیل الله من سەفەرێکم کرد بۆ ئوسترالیا بەڵێ پێش ڕەمەزان لێ ئەوە حکایەتێک لەو حکایەتانەی کە بەڵێ بەڵێ. فەرمووت بەڵێ. شتێکم بیرکەوتەوە بەڵێ لە مەزلیسێکدا بووین پیاوێکی لێ بوو سەرۆکی زانکۆیەک بوو کابرا سەرۆکی زانکۆیەک بوو لە شاری مێلبۆرن لە ئوسترالیا شاری مێلبۆرن بە ئەسڵی خۆی بڵێن خەڵکی لوبنانە باشە زۆر بە ئیمکانیتی هەیە زۆر ئەڵێ من ساڵانە زەکاتی خۆم دەرەهێنم بەس بۆ ئەو گەنجانی کە ژنیان نییە ئەڵێ تەنها زەکاتی خۆم بۆ ئەو گەنجانە دەرەهێنم کە لە وڵاتەکەم تاوان لە لوبنان لە لوبنان کەم دەرامەتن پارەیان پێێ زەواجکەن هەموو ساڵێ 800 تا 1000 گەنج ژنیان بۆ هێنێ ئیسە بوونە گەنجی چیوەکە ئەو پیاوە بەڕێزە ئەو لوبنانی بۆە زۆر باش بوو باوەک ئێستا لوبنانی بۆ 4 ژنی بۆ هێنا تێگە ئینجا چەند جوانە ماشەڵای لێبێ بۆیە پێویستەکە بەڕاستی دەوڵەمەنەکان ئاور بدەنەوە لە گەنجان من لەگەڵ پیاوێکی بەڕێزی شاچوون بۆ مەجلیسێک لێرە لەم سلێمانیا ڕەمەزانی پار دانیشتین لە مەجلیسەکە پرسیاری کرد 4 گەنجی لێ بوتی ژنتان هەیە هەر چوارهمتیان ناوەڵا ئیمکانیەتمان نییە لە عربەت ئێستا لە ئەتیکافە خۆی گەور لێ وەرگێ وتیان ژنمان نییە وتی هەتا وەکو ڕەمەزانی داهاتوو ینی تا ڕەمەزانی داهاتوو ئەو چوارەتان ژنتان هێنا یەکی 5 مسقال ئاڵتوتان عیدی منە باشە وڵا دوانیان هێنا دوانەکەی کە نەیهێنا سوبحان الله اینجا مەبەستم چییە مامەسا بۆ ئەو پیاوانەی کە ئیمکانیەتیان هەیە بۆ ئەو گەنجانەیشی کە ئەیانوێ ئارەزوومەندن ژیانی هاوسەرگیری پێک بهێنن هیوادارم بەڕاستی ئاوڕێکی جدی لەو گەنجانە بدرێتەوە جالێرەوە من ئەو قسەیە ماوە کە بیکەم دەوڵە مندە بەڕێزەکان بەڕاستی ئەرکی سەرشانە زۆر قورسە سیاوان وەل عامیل عەلەیها نەماوە ئێستا کارمەندانی سەرزەکات نەماوە ئێستا لەوانێ مامۆستایەک مەسەڵ کەسێک وەکو جەنابتان مەسەڵ بڵێن فەقیرەکان بڵێن نەیەڵێ مامۆستا گەشتێکت دەستکەوت یارمەتیمان بکە یان گەنجێک مەسەل داوای کرد بۆ شتێکی ئاوا ئەگەینام کاشیکە هەیە بۆ ئێستا ئەرکێک لە سەرشانی دەوڵەمەندەکانە بخوان دەبێ بگەڕێن وازبی سەرشانێنە کە بگەڕێن کامەی مستحقی زەکاتی بیدۆزنەوە ئەو هەشتاقمەکە هەیە ئاجاوە زۆر مهمە بەڕاستی کە ئەوان لەم ڕۆژەدانی پێش جەژنی ژیانی ئەوشتەکرا بێت و ئەگەر لە جەژی شاشتەکە تەوزیع بکرێ هەشتێکی زۆر گەورە مبارەک و پیرۆزە بۆیە داوا دەکەین ئینشەڵا خۆی پەروەردگار ئەم جەژنەمان بۆ بکاتە جەژنێکی زۆر گشتی فەرەح و شادی و
گەش و گەشاوی و زیاتر مایەی محەبەت و برایەتی و مەودەت و خۆشەویستی لە نێوان هەموو لایەکماندا پاشتەوای خۆشی و فەرەح و شادی گەشاوی بۆ هەموو لایەک ئینشاءالله و خۆی تەعالا ئەو ناڕەحەتیش کە هەیە لەسەر مسلمانە لا بە لەم جەژنەدا مامۆستا بەڕێز دەست و چاو خۆش بە عزتمان نای ئەگەڕێنەوە لای مامۆستا دیندار مامۆستا دیندارەوە نازێت کێشی چەنایەتی قورآنی پیرۆزمان بۆ بخوێنی یاخۆ چاو خۆش بە أعوذ بالله من الشيطان الرجيم يا أيها الذين آمنوا توبوا إلى الله توبة نصوحا عسى ربكم أن يكفر عنكم سيئاتكم ويدخلكم جنات تجري من تحتها الأنهار يوم لا يخزي الله النبي والذين آمنوا معه نورهم يسعى بين أيديهم وبأيمانهم يقولون ربنا أتمم لنا نورنا واغفر لنا إنك على كل شيء قدير يا أيها النبي جاهد الكفار جاهد الكفار والمنافقين واغلظ عليهم ومأواهم جهنم وبئس المصير ضرب الله مثلا للذين كفروا امرأة نوح وامرأة لوط كانتا تحت عبدين من عبادنا صالحين فخانتاهما فلم يغنيا عنهما من الله شيئا وقيل ادخلا النار مع الداخلين وضرب الله مثلا للذين آمنوا امرأة فرعون إذ قالت رب ابن لي عندك بيتا في الجنة ونجني من فرعون وعمله ونجني من القوم الظالمين ومريم ابنة عمران التي أحصنت فرجها فنفخنا فيه من روحنا وصدقت بكلمات ربها وكتبه وكانت من القانتين صدق الله العظيم ما شاء الله جزاك الله خيرا مامۆستاگیان ئەگەر شتێکتان مابێت لە کۆتاییە بۆ جەژن و جەژنی پیرۆزە لە خزمەتتانین. بەڵێ وڵا من ئەوەم هەیە کە داوا دەکەم لە هەموو مسلمانانی بەڕێز بەلایەن و خوشکان و گەنج و لاوەکان کە لەم جەژنەدا بیکەینە جەژنێکی خۆشی و فەرەح و شادی زیاتر بەڵابوونەوەی برایەتی گەندن ئازادی خۆشەویستی ئەوانش هەتا ئێستا برا لەگەڵ برا کەسێکە لەگەڵ کەسێکی دیکە دەنگیان نەبوو ئیتر ئەوە تەمان شتێکی شێطانیە دەبێ ئەوەش فڕە بدەن و ئینشاءالله لێرە بۆ لاوە لاپەڕەیەکی تازە برایەتی خۆشەویستی بەرپا بکەین ئینشاءالله هەموو لایەکمان و
بگەڕین سەردانی خزمەکان بکەین سەردانی دەست و برادەکەەکانمان بکەین و ئەگەر ئەوانش کە لە دوورن پیان ڕناگەین ئەوە تەلەفۆن و موبایل و نامە ئوشتانە هەیە دەتوانین ئیسفادەی لێ بکەین ئینشاءڵڵا شتێکی زۆر زۆر چاکە و خاڵێکی تریش ئەمەیە کە ئێمە ئەم جەژنەوە بزانین ئەرکی زۆر گەورەمان لە سەشانە جەژن هەر ئەوە نییە کە هاتوو جەژن هاتوو دەرگاکە پێوە دەویستی لەژر لێ بخەوی نەوەڵڵە ئەوها نییە بەڵە ڕاستە چونکە لە کاتی بۆ نوێژی جەژنەکات ئینسان دەبێ بچێ بۆ مەزگەوت بۆ گەدن ئازای ئەوبێ هەر بڕۆی خەیناکە دوایی مەسەر کاتێکی تر یان ئەم شۆکە هاتەوە خێرازووی لێ بخەوە و کوشەوەکانی کەمەکە شتێکی ئەوە باشترە بۆی ئێمە بزانین کە لە جەژنە ئەرکمان زۆرە لە جەژنە چالاکی و کاری گەورەمان زۆر هەیە بەڕاستی دەبێ خۆمانی بۆ زۆر بە چاکی بۆ ئامادەکەین ئینشاءڵڵا یاخوا دەست چاو خۆش بێ مامۆستاگیان ئەزێتمانای ماڵاوایی لەکەین ئەزێتمانای دەست چاو خۆش بێ ئینشاءڵڵا خی گەورە بیکا بە توێشی قیامەت بۆت ئینشاءڵڵا خۆ بەخێر بن مامۆستاگیان خوا سەلامەت بن على راسي مامۆستا دینداریان ئەزێتمانای خوا سەلامەت بێ خوا سەلامەتکە یا ڕەبی إن شاء الله نجاري لفستك إن شاء الله لخدمتها إن شاء الله لخدمتها ما وصل يوم بكات إن شاء الله يا أخوة سلام فرموا مسجان ولا بدين لا والله توداني شو ما صامح صامح مجان توداني شو ليتنا كنا معك فنفوز فوزا عظيما وقدر دي إن شاء الله تجري ما أقدر خوبه فحافظ ما وصل يعني أمانتي خوابن أنا وصلش مقر نطلب كين بقى إن شاء الله أي من كيف صامح مجان والله تو إيش ما بيوم ما قربان جا نرم كاجوز لا والله فرما وصل أتواني إن شاء الله اشتهي كيش ما وصل جان عزيت بين أزعينا صاغي بزر أتواني اشتهي كتير ما بو اشتهيك عشان دنينا راحته بلام عزيتي بيغمر صلى الله عليه وسلم صلى الله سلامي إخوة لديداري محمد لالو بيت يا راند أي محمد سلامي إخوة لديداري محمد لالو بيت يا راند أي محمد لم روجدا بودنيرم صلواتك بلكو بندا بدستي بين پاداشتك چونکە دووری نێوانمان زۆر بازارە بەڵام ئازیز دڵمان بۆ تۆ بێقەرارە جەمیل الروح مبتسم كريم وضيء الوجه مصباح توقد عليك صلاة ربي يا محمد صلاة تشرح القلب فيا سعاد بها ينزاح عنا كل كرب وفيها ينجلي الغم ويطرد دواكارين 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 پروردگار شادمان بکات بدیداری خۆت و ئالو هەمیارانت اللهم صل وسلم يا ربي صلوات الله وسلامه ما يكشتي تيجي أنا ما كوتاي هات مصوتم كوتاي يا شباب ليكي لك هي نكتو زيني ما صار زور بيستنور رجا
خی گەورە قبوڵیکە ئینشاءالله تەراویح و قیام ما شاء تەراویح و الله قیام ما شاء الله لە هەر ڕۆژێکیان لە مزگەوتێک بووم بۆیە یعنی يا ربي خۆ جزای خێر بێتەوە کە داخڵی ڕەمەزانیش بووین تووشی پەتایەک بووم تاکە زیاتر عزیز بەڵێ پەتاکە زۆری عزیێدام بەڵێ ئیتر سەوتی ژەر خۆی ئەوتاری سەوتی وایە تا ماندوویکەی زیاتر عزیز بەڵێ موسم محمود هەر بە قسەی اعتیادی لێ پرسم ئەگەرەمایان جژنی کەرکووک ئەم ساڵی کەرکووک لە لەیلتە قەدرا جژنی جیاوازە کەرکووک وا هەستەکەم چکە مادەم یعنی نەتەوەی جیاوازی تایە عادات و تەقالیدی زۆر جیاوازی تایە بەڵام پێکەوە بوونێکی خۆشیشی تایە ئەو پێکەوە بوونە ماوە لە کەرکووکە ئەرەوەڵا ماوە ماوەستا خۆی هەر بە ئاوا بڵێن ینی سنووری گەرمیان منتیقەکانی گەرمیان ئیتر ئاوا هەمووی ئەگرێتەوە بین کەرکووک و چەند شەماڵ و کەلار و دڵز و کفری و خانەقین و جەلە و لاو سوزانم هەموو ئەم منتیقانەی کە پێوترێ گەرمیان باشە هەموو ئەمانە هێشتا هەر دەستوری جارانیان نەگۆڕیوە سەردانیکردنی یەکتر مەسەڵەن دراو سێ بەیانی کە نانی جەژ نەخۆنی تر یەکسەر سەردانی یەکتر ئەکەن ئەمە چێ بۆ لای ئەو بۆ لای ئەو بۆیە پێم وایە فعلەن جەژن لەو سنوور و منتیقانە جیاوازتر بێ وەک لە منتیقەی کوێستانێک ئەگەر چی منتیقەی کوێستانی وا هەیە دە بەرامبەری منتیقە گەرمیانەکان گەرم و گوڕن لە جەژنەوە هیچ گومانی تیانیان بە شوێن کەوتووە خۆی بە شوێن و بە شیرازەی کۆمەڵاتی ئەو منتیقەیە کەوتووە بەڵام پێم وایە خۆی جەژنی ڕەمەزان لە لای خەڵکێکی زۆر چونکە تازە لە عیبادەتێک هاتوویتەتە دەرەوە و معلومی جەنابیشتە لەو فرمودەیە کە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم للصائم فرحتان فرحة عندما يفطر وفرحة عندما يلاقي ربه عندما يفطر والله أعلم بێزگە کاتی ئیفتار کۆتایی هاتنی ڕەمەزانی شەرەگرێتەوە چونکە تۆ مانگێک بە کاملی بە ڕۆژوبووی وەختێک کاچیتە جەژنەوە ئەمە خۆی بۆ خۆی مای دڵخۆشیە ئەگەر چی جەژنی قوربانی جەژنێکی زۆر زۆر گەورەیە بە حکمی هەم ناوەکەی و هەمیش مۆسیمی حەجە پێم وایە جەژنی ڕەمەزانی جەژنێکی پیرۆز بێ و ئینسانیش دوای ماندووبوونێکی زۆر لە عیبادەت و لە ڕۆژوگرتن ئەچێتە خۆشیەکی ترەوە ئەویش جەژنە هەر خۆی ئینسان کە بۆ نمونە مۆزەفێک ئەگەر لە فەرمانگەیەکە ئیش بکە دوای 30 ڕۆژ چۆن پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم أعطوا الأجير أجره قبل أن يجف عرقه کە ئوجرەتەکەی وەرەگرێ زۆر دڵی خۆشە ئەوە دەقەیە بۆ ئەو جەژنە وایە کەواتە ئینسانیش کە بە ڕۆژۆ بێ عیبادەتێکەدا دوای ئەو مانگە بە کاملی ئەچێتە جەژنەوە ئەو خۆی بۆ خۆی دوو جەژنەیانی لەبەری جەژنێ دەست چاوە خۆش بێ جا قەرار بوو مامۆستا زووتر بێت بەس قەدەری خوا پێم وابێت تۆزە ناساغ بوو تاخیرکی جایسش پەلەیەتی زوو بڕاتەوە هەم ناس بۆ ئێوە ماوتانە تۆزێکمان ماوە بەس ئەگەر دوعای کۆتایی ببەخشین بە جەنابەت باش نییە وەڵام مامۆستا پێم نییە ناتوانێت ینی ئێستا مەگەر ئەگەر جەنابەت دوعاکان بکەی زۆر زۆر باشترە ئەرە وەڵات چونکە ماشەڵڵا دوعای جەنابیشە تایبەتە ئێوە کێ ڕۆنەوە نایەنەوە یا شەخ دوعاکە و یا شەڵڵانیشە بووبنە نەڕۆینەوە پێمان خۆش لەگەڵ ئێمە ئامین بکەیت من بڕۆم تۆ تەشتی بەرەگەر ئینشەڵڵا خوای گەورە ئەم ماندووبوونەشی لێ وەرگرتە بن بەدەستی خاوی نەتانگێڕێتەوە ئەوەکارم خوای گەورە ئینشەڵڵا عیبادەتی هەموو لایەکی خۆ خوا سەلامەت مامۆستا خوا سەلامەتیکە سەرەوە مامۆستا خواکس بێ خوا یا الله سەلام دەستی مامۆستا محموود خۆش بێ بەڕاستی شتی جوانی باس کرد مامۆستا جوتیار بالضبط کاتی دوعاکان بێ فەرمونە وەڵا فەرمون دوعا بفەرمون بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين يا ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك إلهنا ربنا ظلمنا أنفسنا وإن لم تغفر لنا وترحمنا لنكونن من الخاسرين اللهم لا تجعلنا مع القوم الظالمين واجعلنا من عبادك الصالحين الفائزين برحمتك يا أرحم الراحمين
رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. ربنا إننا سمعنا مناديا ينادي للإيمان أن آمنوا بربكم فآمنا فاغفر لنا ذنوبنا وكفر عنا سيئاتنا وتوفنا مع الأبرار. اللهم إنا نعوذ بك من أن نشرك بك شيئا نعلمه ونستغفرك لما لا نعلمه. اللهم أنت ربي لا إله إلا أنت، خلقتني وأنا عبدك، وأنا على عهدك ووعدك ما استطعت، أعوذ بك من شر ما صنعت، أبوء لك بنعمتك علي وأبوء بذنبي فاغفر لي فإنه لا يغفر الذنوب إلا أنت. يا رب العالمين، يا أرحم الراحمين. مانجي رمضان الروات بلان بركاتي تو فيزو رحمتو مهرباني لخشبون ناو صفاتكاني تو هل شوني خويتي باقية هتايا نبون بسريان آيات. إله العالمين يمداوالا زاتي قوريتو كين كدلمان برك لنوري خوت أوان النور هدايتي تيبشيك هرقيزا وهرقيز وسوسكاني الشيطان لم دليا جارك ترجيقين بيتوا أوان دا مرحمة سوزو مهرباني تو زياد كالا دلمانا بهيج جوريك ريا وعجب ونخوش يدلوني كان جيقيك نقريتا ولم دليا يا رب. أوان دا إخلاص مان بيه ببخش إله العالمين برقي أم جوار روجي عمرو طولاني روجي قيامتو هتايي أو دنيا مان بكات. أوان دا عملي جوان مان بيه ببخش يا رب العالمين ببيت جي نظري فريشتكاني تو ببيت جيقي أو كالرحم مان بيه بكي لباي كردوية كبا إخلاصا جام مان داو دل صوزية كصرف مان كردو ولا هركارو كردوية يمشيانيا. أي ذاتي قوري يمروا لك يبكين غيري تو عفو مان بكات، رولك يبكين دولة من مان بكا غيري تو يا رب العالمين. رولك يبكين يا إله العالمين فيري قناعة من بكا وأم دل الدامر كيني لسر قناعته لسر أو بخش قوراني كتوبي وبخشيبين غيري تو أمتشي أيكات تو ذاتي شتانك أنجام ديك هيج كسبينا كريت هربوية لا شريك لك. يا ربي تو خويتو إيما عبدين إيما بندين إيما السري زريلي وهجاري وكمي وبيتوانا يخوما نخين السر سجد يا رب أو هم نقصاني والسجد كان ما لي قبول بك وعفو مانك ورمان بقرا. يما أم مناجاتاني إواران إله العالمين مناجاتي همو دليك كل هرشينك أباريت ويا رب. مناجاتي همو براو خشك كان مانك للدروي ولاتو لأوروبان كردكاني أوروبان يا رب العالمين. هرچی دعایی کیان هی است تو ایان ناسی تو ازانی چه دعا و پارانوی کیان هی دعا کانیان گیراب کا دعا و مناجاتی برا عزیز و خوشویست کان مانن لروجهلات لروجافا لباكورو لم باشوري كبراسي دلي زندوي همو كردستان يا رب إله العالمين همومان بباريزا همومان بباريزا يا رب إله العالمين ملتي بيشارمان بباريزا يا رب لم كشتار قوري كروجهلاتي ناوراستي قردوتا وإيمان داران ومسلمانان بباريزا إله العالمين كافران وملهران وظالمان وطالانشيان لنا وبرا يا رب. يا ربي خواه توفيقاتي خوت من بو بنيرو هدايت من بو سربرز من بكو إيمان من سلامتك إيمان من سلامتك بو تشركيك بو لحظيك بو لريك أم إيمان من يا رب العالمين ترازي خوي لدسندات الله لا رسن نبيت بي باريزا إما ضعيفين تواناي بارس نيم إيمان من غيري تو
ئێمە هەموو شتێکە گێڕینەوە بۆ تۆ بمان پارێزە، خۆمان بپارێزە، ئەندامەکانی جەستەمان بپارێزە، هەر وەکو چۆن جەستت بە جوانی دروست کردوین ئەخلاقیشمانەوە بە جوانی بپارێزە، هەموو شتێکمان بپارێزە. هەژارین بەبێ سنوور، هەژارین دەستەوسانین بەبێ سنوور، تیاچوین و فانین بەبێ سنوور. تۆ باقیت یا باقی ئەنتە الباقی، یا باقی ئەنتە الباقی، یا باقی ئەنتە الباقی. ڕەمەزان ڕوا بەڵام ئەی زاتی باقی، تۆ ماویت و ئەبەدی و ئەزەلیت. سپاس بۆ تۆ لەسەر ئەوەی کە تۆ هەیت. الحمد لله على الله، الحمد لله على الله، الحمد لله على الله. خوای گیان سپاس بۆ زاتی گەورەی تۆ کە تۆ خالقی ئێمەی، ڕازقی ئێمەی، پەروەردەمانەکەی، دروستمانەکەی، ئیمانت پێبەخشین، لەسەر ئیسلامەتی ئێمەت هێنا، دایک و باوک و باو باپیرانمان مسلمانن. سپاس لەسەر ئەو نیعمەتە گەورەی کە بە هەزاران هەزار ساڵە ئێمە قەرار و قدرەت و ویستی زاتی تۆ ئەوە بووە کە ئێمە بین و هاتوین و بە مسلمانەتی شێمەت هێناوە. چه حەمد و چه ستایشێکی گەورەی ئەوێ یا رب. الحمد لله، الحمد لله على نعمة الإيمان والإسلام، الحمد لله على الله، الحمد لله. خوای گیان کەمانگی ڕەمەزانی ئەم ساڵیشە بە نەسیب کردین، شەوەکانی قەدریشە ئینشاء الله بە نەسیب کردوین، شەوەکانی فەتحی دڵیشە بە نەسیب کردوین، شەوەکانی لێخۆشبوونیشە بە نەسیب کردوین، ڕۆژەکانی ڕۆژووی ئەم مانگە مبارەکەشی بە نەسیب کردوین. تۆ بە ڕەحمی، بە بەزەیید، بە میهرەبانی هەموو شتێ لە عەبدەکانە قوبوڵەکەیت و بەڵام پێت خۆش نییە بە گوناهەوە بگەڕێنەوە بۆ لای تۆ. بمان بەخشە لە گوناهەکان. بە ئومەتی حەزرەتی محەممەد المستەفا قوبوڵمان کە صلی الله عليه وسلم. بە شوێن کەوتەی ئەولیا و دۆستەکانی خۆت وەرمان بگرە. یا ڕەبی خوایە بمان کە بەو عەبدانەی کە لە مەحشەرا ڕاگیر ناکرێن، لەسەر پردی سیرات زۆر بە خێرایی ئەڕۆن، لە حەوزی کەوسەرە حەزرەتی ڕەسوول الله چاوەڕێیانەکە. بمان کە بەو بەندانە و بەو ئەهلی ئومەتەی محەممەد المستەفا یا ڕەب. بمان کە بەو کەسانەی کە شایستەی بەهەشت و لێخۆشبوونی تۆ بن، بە ڕەحمی تۆ، بە فەزڵی تۆ، بە بەزەیی تۆ. بە هیچی ئێمە ئێمە مفلیسین، واللهی ئێمە بە مفلیسی ئەژین، ئەوەی هەمانە زۆر زۆر هیچە. بەس لای تۆ بە ڕەحمی تۆ شتێکە یا ڕەب. عەفومان کە و لێمان خۆش بە. ئەم میللەتەمان ڕزگار کە لەم هەموو مەینەتیانی تێکەوتووە یا ڕەب. ئەم ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەم جیهانی ئیسلامی ڕزگار کە لەم هەموو داگیرکاری کە بەسەری هاتووە یا ڕەب العالەمین. لەم خەوی غەفڵەتە بە ئاگامان بێنە یا ڕەب، لەم خەوی غەفڵەتە بە ئاگامان بێنە. لەم 29 ڕەمەزانەیە لێتە پاڕینەوە ئەگەر هەتا ئێستاش لە ئێمە خۆش نەبووی، لەم لەحزەیە لێمان خۆش بە و عەفومان کە. هەرچی مسلمانی هەر دوعا و پاڕانەوەیەکی هەیە دوعا و پاڕانەوەکانیان گیرا بکە یا ڕەب. ئەوانەی ژیانی هاوسەرەتیان دروست نەکردو بە کەسی باشیان بگەێنە یا ڕەبی خوای گیان. ئەوانەی گیرا و ئەسیریان هەیە یا ڕەب العالەمین بە کەسی خۆیانیان بگەێنرەوە. ئەوانەی دوورە وڵاتن بە دۆست و خۆشەویست و ئازیز و خزمەکانی خۆیان بگەێنرەوە یا ڕەب. ئەوانەی مناڵیان هەیە یا ڕەب العالەمین مناڵەکانیان بۆ پارێزە. ئەوانەی مناڵیان نیوداوای مناڵەکەن یا ڕەب بەشیان بدە یا ڕەب. بەخششی تۆ زۆر گەورەیە، بەشیان بدە و دڵیان خۆش بکە. ئەگەر لە قەدەری تۆشان نووسراوە کە بەشیان نەدەی ئیلاه العالەمین یا ڕەبی خوایە شتانێکی تریان بۆ بنێری کە بزانن ئەوە لە مناڵەکان زیاتر مەرحەمەتی و میهرەبانی تۆیە بۆت ناردوون. هەستی پێ بکەن، پێی بزانن بەو نیعمەتی نەبوونە چ بوونێکە پێداون یا ڕەب ئیلاه العالەمین. ئەزانین هەموو شتێکە تۆ ناوی بەخشیت عەتاءە، بەخشندەیە لە ڕوویەکی ترەوە. وەختی ئەی بەخشیت منع لە شوێنێکی ترەوە ئیلاه العالەمین. تۆ هەموو شتەکانە بە حکمت و بە داناییە یا ڕەب. یا ڕەبی خوایە حاڵیمان کە لە هەندێ لەو داناییە گەورەی کە زاتی گەورەی تۆ ئەی بەخشیت لە ناو سیفاتەکانی تۆ تێبگەین. یا ڕەبی خوایە لەسەر شاشەی لە تائیفەکانی ئێمە ڕەنگ باتەوە و تیشک بداتەوە تا بەهەشت ئاسا لەم ژیانی دنیا بژین. ئەهلی زیکر بین، ئەهلی تاعەت بین، ئەهلی بەخشندەیی بین،
ئەهلی دڵخۆشی بین بەو ئیمانەی کە تۆ پێ و بەخشی بین. الحەمد لله یا رب، الحەمد لله کە بە ئیمانداری و مسلمانەتی ئەمەتێنا، الحەمد لله کە تەمەنی پێبەخشین گەیشتینە کۆتاییەکانی مانگی ڕەمەزان، الحەمد لله یا رب العالمین کە ئەم ئێوارانە لەم کۆڕی زیکرە و لەم کەناڵە ئازیز و خۆشەویستە و لەناو ئەم ئاپۆڕایی خۆشەویستی و مەحەبەت و جەماوەرەی کە لەم کەناڵەیە هەیە، یا ڕەبی خوایە شتانێکمان سازدا ئیلاهە العالەمین، بیکەی بە کۆڕی زیکر، بیکەی بە کۆڕی تاعەت و بیکەی بە کۆڕی ڕزگاربوون لە هەموو مەینەتیەکانی دنیا و ئاخیرەت، بیکەی بە حەسەنەی دنیا و ئاخیرەت بۆ ئێمە و هەموو ئازیزانە و هەموو جۆگر و بینەرەکانمان ئیلاهە العالەمین، هەموو کۆڕ و مەجلیسەکانی ئیمان لەسەر سەری کوردستان و هەموو دنیا یا ڕەب. ئەم برا ئاز خۆشەویستانش مەحفوظکە لەم کەناڵە و لەسەر جەم ئەو کەناڵانە و ئەو شوێنانەی کە بەخشی خێر و چاکە ئەکەن یا ڕەب. اللهم آمين 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 يا مجيب السائلين ويا أرحم الراحمين ويا أكرم الأكرمين ويا غياث المستغيثين. سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين. والسلام عليكم ورحمة الله وبركاته.